برای من کێشەکانی عێراق لەگەڵ کێشەکانی بەغدا و هەولێر بە یەک پێوەکاندا پێوەرێکی گفتوگۆیەکی استراتیجی جدی دابنیشین بە حوار بە مێشکێکی کراوە نەک کێ سەرکەوتووە و کێ زەعیفە دەبێت ئەها بەم شێوەیە ئەگەر دەمانەوێت استقرار لەم وڵاتە ئەگەر دەمانەوێت ئارامی هەبێت لەم وڵاتە ئەگەر دەمانەوێت پێکهاتەکانی تری عێراق هەمومان پێکەوە لە جوغرافیەکدا بژین کە پێی دەڵێن عێراق ئێمە پێویستیمان بەو گفتوگۆیەکی جدی هەیە دوور لەوەی کێ سەرکەوتووە و کێ شکستی هێناوە بەم مەفهومە ئێمە دەتوانین ئایندەیەکی زۆر باش بۆ هەموو گەلی عێراق چاوەڕوان بکەین بە کورد و بە عەرەب و بە تورکمان و بە مەسیح بە هەموو پێکهاتەکانی عێراق نسبەت موچەخۆران زۆر بەداخەوە یاریەک دەکرێتن لەسەر ئەو بابەتە لەناو خەڵکی خۆمان لەلایەک دەیانەوێت خەڵک تێبگەینن کە ئامادەن موچە بدەن چونکە ئەو ئیجراءاتەی کە دەیکەن لە دژی خەڵکی کوردستانیە دەیانەوێت وەک خەڵک تێبگەینن لەلایەکی تریش ئامادەییان نییە ئەو موچەیە بدەن من لێرەوە جارێکی تر دەڵێم لیستی موچەی ئێمە ئامادەیە عێراق ئامادەیە ئەو موچەیە بداتن ئێمە سبەینی قەوائیمەکانیان تەسلیم دەکەین ناوتە هەرچیەک هەیە تەسلیم دەکەن بۆ فەرمون ئەو موچەی کە هی هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن و من جارێکی تر وەکو مەسئولیەتی خۆم ئیعلانی دەکەم ئێمە ئەو ئامادەیمان موقفی دەولی وازەحە موقفی دەولی ئەو بەیاناتانەی کە لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەرکراون لە ئومەمی متحیدە لە ئەمریکا لە وڵاتانی تر تاکید لەسەر ئەوە دەکاتەوە حەلی کێشەکان لەگەڵ بەغدا لەسەر ئەساسی دەستوری عێراق ئێمەش دیسانەوە دەڵێن حەلی مشکلەکان بە پێی ئەو دەستورەی کە لە عێراق سەنگەر عەبدوڕەحمان لە تۆری میدیای بەردەوامەوە جەختانەوە کردێتەوە کە ئامادەی دانەسانن لەگەڵ بەغدا و ئەمریکا و هەندێک وڵاتی دیکەش داوای کردو بەڵام بۆچی تا ئێستا ئەو دانەسانە دروست نەبووە بەسەرکی دیکە هیچ هەوڵێکی ئەمریکی هەیە بۆ ئەوەی جەناب و سەرۆکوەزیرانی عێراق یەک ببین و کۆبوونەوە پرسیاری سێمم لەبارەی وەزیرەکانی بزرگکۆمەڵی گۆڕانەوە ئایا تا ئێستا بە فەرمی داواتان لێبوردن بگەڕێنەوە و خۆتان پێتان خۆشە بگەڕێنەوە سەرکارەکانی خۆی بەنسبەت هیچ دیدارێک بۆ هەتا ئێستا نەبووە تا ئێستا بەغدا ئامادە نییە ئەو حیوارە سیاسیە لەگەڵ هەرێمی کوردستان بکات ئەگەر نە ئێمە موقفی ئێمە وازەحە ئێمە ئامادەین ئەو حیوارە دەست پێ بکەین بە زووترین کات لەگەڵ بەغدا ئێمە ئامادەین بەنسبەت سوالی دووهەمتان هەوڵی ئەمریکی هەیە بۆ کۆبوونەوەی جەناب و سەرۆکوەزیرانی عێراق هەتا ئێستا بە فەرمی ئەو هەوڵە نییە بەڵام ئەو ڕغبەتە لەلایەن ئێمەوە وەکو هەرێمی کوردستان هەیە داوا دەکەین کە ئەو حیوارە دەست پێ بکاتن و هیچ موجب نیە ئەم تەشەنجە بمینێ لە هیچ شوێنێکی کوردستان ئێمە ئەو ڕغبەتەمان هەیە ئامادەییمان هەیە بۆ ئەوەی بە حیوار ئەو کێشانێک کە هەیە هەموویان چارەسەر بکەین و بگەینە تەفاهمێکی مشترەک لەگەڵ بەغدا بەنسبەت بزودنەوەی گۆڕان طبعا بزودنەوەی گۆڕان بەشێکن لە پرۆسەی سیاسی لەم وڵاتەدا پێشتریش گوتومە و ئێستاش دەیڵێن ئەوان صاحبی مەجموعەی کورسینە لە پەرلەمانی کوردستان ئێمە ناتوانین ئەم کورسیانە نەنادیدە بگرین زۆر بەداخەوەش بۆ ئەو مەشاکلانەی کە پێشتر ڕۆیدەوە ئەگەر بەڵێ سوال لە ڕغبەتی بکەی بەڵێ من پێم خۆشە وەزیرەکانیان بە زووترین کات بگەڕێنەوە بۆ ناو کابینە و دەست بە ئیشی خۆیان من ئەوەم پێ خۆشە و حەزیش دەکەم بگەڕێن خۆی بەنسبەت پرسیاری یەکەم ئێمە چ کارتی فشارمانەیە فشاری ئێمە دەمانەوێت لەو شتانە دەرچین ئێمە بەڕاستی دەمانەوێت لەوەی ئەم کارتە فشارە و ئەو کارتە نەزم چێ دەمانەوێت لەوە دەرچین دەمانەوێت حوارێک دەست پێ بکەین لەگەڵ بەغدا بگەینە تەفاهمێک لەسەر ئەم شتانە هیچ پێویست نە بە کارتی فشار دەکات لەلایەن ئەوانەوە نە هیچ کات پێویست بە کارتی فشار دەکات لەلایەن ئێمەوە هەرێمی کوردستان قوارەیەکی سیاسی دانپێنراوە لەلایەن دەستوری عێراق و گەلی عێراقەوە و لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەت تعریفێک کراوە بۆ ئەم هەرێمە بۆ پێی دەڵێن هەرێمی کوردستانی عێراق زۆر بەداخەوە تەسەڕوفاتی ئێستای کە دەکرێتن ئەوانەی کە ئێمە دەبینی بۆ ئەوەیە ئەم قوارەیە هەڵوەشێتەوە هەر بە تەواوەتی هەڵوەشێتەوە ئەوە مەترسیەکی یەکجار گەورەیە لەسەر هەموو هەرێمی کوردستان لەو حەقە دەستوریەی کە خۆشمان هەمانە ئێمە باسی ئەوە نۆکەین کارتی فشار ئێمە دەبین دەڵێن دەبێت داو بنیشین بە تەفاهم ئەم شتانە ئێمە بەشێکنین لەگەڵی عێراق بە پێی ئەو دەستورە ئەو سەرۆک وەزیرانی هەموو عێراق نییە خۆ دەبێ وا سەیری شتەکان بکاتن خۆ ئەو ڕئیسی حزبێک نییە ئێستا ئەو سەرۆک وەزیرانی عێراقە سەرۆک وەزیرانی عێراق دەبێ خەمی ئەوەی بێ موچەی
هەرێمی کوردستانیش دابین کە موچەی مووسڵیش دابین کە موچەی بەسڕەش دابین کە دەبێت بەو مەفهومە ئەو ئیشە بکاتن لە کاتێکدا کە ئێمە ئامادەین ئێمە ئەو گفتوگۆیە بکەین دەبێت ئەویش ئەو ڕەغبەتەی هەبێت بۆ ئەوەی ئەم کێشانە بەو شێوەیە چارەسەر بکاتن مەسەلەی تر ئێمە هەموو هەوڵێک دەدەین ئەوەی پێمان بکرێتن بۆ ئەوەی موچەکان طبعا بە سوپاسەوە ئێمە هەمیشە ئەوەمان گوتووە جارێکی تر پێویست بەوە دەکەم تکراری بکەینەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان تەحملێکی یەکجار زۆریان کردووە لە پێشتر و لە ئێستاشدا ئێمە هەموو هەوڵی ئێمە ئەوەیە حتا پێمان بکرێتن موچەکان وەکو خۆی بدرێتن و بەردەوامیش دەبین لە جهودی خۆمان بۆ ئەوەی